يعني دڵمان لێ دەدا ئەوڕۆ ئینشاڵڵا ببینینەوە ئەگەر ئەوڕۆ نەبیسمیان لەو ماوەی ناگاتە مانگە ئینشاڵڵا ببینینەوە ئابستا عمری 27 ساڵ بووە وای تێدەگەم لە 27 یان تاکە 27 دەبی ببیندرێتەوە تەمەنی 27 بووە ئینشاڵڵا وای تێدەگەم بەردەوامن خوا موفەقیان کە یا ڕەبی خوا تەمەن درێژ بن خوا لەمان نەستین ئینشاڵڵا سەرکەوتوون بۆ دنیا بۆ قیامەت بەردەوامن هەموویان شەو ڕۆژ ئەمەوە لە سێکماندا نایە هاتا خەڵکی دەبەرەکە یاروەتر ئێمە قەرزار یەکە بێکەینە بەڕاستی دەستخۆشیان لە یەکەم خوا پایدەران کە خوا بیان پارێزی یەکە بێکە بۆ ئێمەوە دەگەێنیتن ئابستا خۆی بەڕاستیانی سەرماندی کە خۆشەویستی نەک ناو ماڵەکەی خۆمان بوو خۆشەویستی دەرەوەش بووە ئابستا بەڕاستی ئابستا تێگەیشتو بوو ئێستا کەش ئەلحەمدولیلا مەمنونم زۆر سوپاس یەکە بێکیان دەکەم ئەو هەوڵەش کە بەناوی مامۆستا ئابستا دەکرێتن یعنی شایانیتی شایانی مامۆستا ئابستا دائیمەن ڕووناچی بەڵاو دەکردەوە دایم لەگەڵ دا ڕووناچی لە وڵاتێکی خۆی ئاودام بکات و بەرپا بکات ئینشاءڵڵا ئەوەش پیرۆز بی لەمان ئەو هۆڵەش پیرۆز بی لە هەموو قوتابیەکان ئینشاءڵڵا سەرکەوتن بە هەموو وڵاتەکان